ئێمە میوانداری بەڕێز ڕێبوار عومەرمان کردووە کە هەمان ڕێپێدراویەکەی پۆلیسی هاتوچوێ لە ناو پاکێجەکەشدا بەشدار بوو و بە شوێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت بانیت باش ڕۆژێکی باش بۆ ئێوەی بەڕێز کاک ڕێبوار پێمان بڵێ چۆن ماوەی چەندێکە ئێوە ئەم کاراکەن ئایا هەموو قوتابەکان نەگرێتەوە یا هەر قوتابخانەیەک یەک جارە چن یان بە بەردەوامی ئێوە سەردانیان نەکەن؟ بەڵێ زۆر سپاس بە بەڕێستان بە ناوی خوای گەورە و میهرەبان. سەرەتا بەیانیتان باش، بەیانی بینەران و گوێگرانی کەناڵەکەتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە بە شەڕاگەیاندن ساڵانە لەگەڵ کردنەوەی دەرگای قوتابخانە و خوێندنگەکان و لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن ئێمە کار و چالاکی خۆمان هەیە، کار و چالاکیەکانیشمان بە هاوبەشیە لەگەڵ پەروەردەی هەڵەبجە و بەشی چالاکی قوتابخانەکان ئەنجامی ئەدەین. سەردانی ناوەندەکانی خوێندن ئەەکەین هەر لە باخچەی منداڵان هەتا ئەگاتە خوێندنگا بنەڕەتیەکان و بۆ خوێندنگاکانی تریش ناوەندی و دواناوەندیەکان ڕێنمایی تایبەتی خۆمان هەیە. نزیکەی لە 2015 واتە نزیکی 7 ساڵێکە ئێمە ئەم ڕێنمایانە لە قوتابخانەکان جێبەجێ ئەەکەین و سەردانی خوێندنگاکان ئەەکەین بە مەبەستی هۆشیارکردنەوەی قوتابیان و خوێندکارانمان لە مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ لە شێوازی هەڵسوکەوتکردیان لە سەر شەقام و ڕێگاوبانەکان بۆ ئەوەی بە دوور بن لە ڕووداوە نەخوازراوەکان. بەڵێ بەڕێز ڕێبوار، ئێوە کەم تەرخەمیتان نەکردووە لە پێدانی ڕێنمایی هیچ کات بە هاوڵاتیان و لەگەڵەوەشدا بە خوێندکارانیش، بەڵام ئەم شێوازە تایبەتە چۆن بیرتان لێکردەوە کە بە شوەیەکی پراکتیک یاخود هەموو ئەو کەرەسە و پێداویستیانە یاخود بۆ ئاشنابوون لەو ڕێنمایی ئەو هێمایانە کە ئێوە ئیبەنە ناو قوتابخانەکە و بە هەمان شێوەی سەر شەقامێکی گشتی نیشانی قوتابیەکانی ئەدەنەوە؟ بەڵێ ئێمە وانەکانمان بە سێ شێواز پێشکەش دەکەین. شێوازێکیان شێوازێکی کرداریە کە زیاتر گرنگی بایەخی زیاتر بە ئەو خوێندنگایانە ئەدەین کەوا ئەکەونە سەر شەقامە سەرەکیەکان لە سنووری ناوشاری هەڵەبجە یاخود لە سنووری سیروان و ناحەکانی خورماڵ و تەیەڵە و بیارە یاخود تەنانەت دێهاتەکانیش ئەو شوێنانەی کەوا قوتابخانەکان ئەکەونە سەر شەقامە سەرەکیەکان بۆ ئەوەی بە شێوازێکی پراکتیکی خوێندکارەکانمان ڕابهێنین لەسەر شەقام و تیان بگەێنین کەوا مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ بە چی شێوازێکە یاخود بە چی شێوازێک مامەڵە ئەەکەن لەسەر شەقام و ڕێگاوبانەکان چۆن هەڵسوکەوت ئەەکەن، چۆن ئەڕۆن بۆ قوتابخانە، چۆن ئەگەڕێنەوە لە چی شوێنەکە گونجاوە بچن بپەڕنەوە و ئەو شوێنانە بەکار بهێنن، سەیری چەپ و ڕاستی خۆیان بکەن، ڕانەکەن لەسەر شەقامەکان بەم شێوازەی کەوا ئێمە بە شێوازی کردداری نیشانیان ئەدەین. خوێندکارەکان بە تەجروبە سندێنراوەکەوە زیاتر گوێ ئەدەن بەو ڕێنمایانە وەک لەگەڵ ئەوەی کەوا خوێندکاران بۆ نمونە ئەگەر خۆیان یا کەسێکیان لەگەڵا بێت هاوکاریان بکات بیان پەڕێنێتەوە، بەڵام کە جلوبەرگی پۆلیسی هاتوچۆیان بۆ بەکارهێندا و خۆمان لەگەڵیان نابووین حەز و خولایەکی زیاتریان هەیە و ئەمان زیاتر بایەخ بە ئەم وانەیە ئەدەن. ئەمە وانەیەکیان. وانەیەکی تریشیان ئەو قوتابخانانەی کەوا هەواڵی گونجاویان نییە یاخود شوێنی گونجاویان نییە بۆ کۆکردنەوەی سەرجەم خوێندکارەکان ئێمە لە گۆڕەپانی خوێندگاکانە لە قۆناغی یەکەوە هەتا قۆناغی 6 خوێندکارەکان بەگشتی کۆ ئەەکەینەوە ئەو ڕێنمایانەی کەوا پێویستن بۆیان باسەکەین. ئەو خوێندگایانش کەوا هۆڵ و قاعەیەکی تایبەت و گونجاویان هەیە ئێمە لە ڕێی داتاشۆ واتە لە ڕێی سینەماوە بە شێوەی وێنە ڕێنمایەکانیان عەرز ئەەکەین و ڕێنمایەکانیان پێ نیشان ئەدەین. بەو شێوازە خوێندکاران زیاتر لەگەڵمانە. باشەکەواتە بۆ هەر قۆناغێک ئێوە ڕێنمایی و وانەی تایبەت و جیاوازتان هەیە؟ بەڵێ وەکو باسمان کرد ئێمە وانەکانی باخچەکانی منداڵان ئەمە وانەیەکی تایبەتیان هەیە، وانەی خوێندنکە بنەڕەتیەکان لە 1 تا 6 ئەمانیش بە هەمان شێوانەیەکی تایبەتی تریان هەیەەوە بۆ قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی ئەمانە زیاتر بابەتێکی ترە چونکە وەکو تەجروبە سەلمێنراوەکەوە ئەوەی کە خۆمان ئەیبینین هەندێک لە خوێندکارەکان ئەوانەی کەوا لە قۆناغەکانی
ناوەندی و دواناوەندیان ئەبینین کەوا ئۆتۆمبیلی دایکیان ئۆتۆمبیلی باوکیان لەسەر شەقام بەکارهێنن بەبێ مۆڵەت ئەمانە زیاتر باسی مادەی 21 و باسی ئەو ئیجراعاتانەیان بۆ ئۆکەینکەوە کەسێک کە بێمۆڵەت ئۆتۆمبیل بەکار بهێنرێ یاخود ماتۆرسکیل لە چی تەمەنێکە ئەتوانی بەکار بهێنی بەچی شێوازێک تو ئەتوانی ئەم ماتۆرسکیلە بەکار بهێنی بە دڵنیایی وانەکانی ئەمان لەگەڵ وانەی بنەڕەتی و باخشەکان جیاوازە. باشە بەڕێز ڕێبوار ئێوە گەیشتنە چ دەرەنجامێک لە ئەو وانانەی کە بەخشیتان بە قوتابخانەکان بە خوێندکاران بە مامۆستایان ئایا دەرەنجامەکەی گەیشتۆتەوەی کە قوتابیان فێریەوە بن ڕێز لە ئەرک و ماندووبوونی ئێوە بگرن؟ بەڵێ بە دڵنیایی لە راپۆرتەکەیشە دەرکەوتووە کەەوە هەم مامۆستایان هەم پەروەردە لە هەڵەبجە چالاکی قوتابخانەکان و قوتابیانیش پێشوازێکی گەرموگوڕمان لێ ئەەکەن و یارمەتیدەرێکی باشمانن لە سەرکەوتنی پرۆسەکە لە سنوورەکە. باشە بەڕێز ڕێبوار پێم خۆشە لێرەوە بە دەرفەتی شێزانم کە پرسیارە لێ بکەم لەسەر ڕەوشی هاتوچۆ لە پارێزگای هەڵەبجە. ئایا چۆنە شۆفێران تا چەند پابەندی ڕێنماییەکانن و ڕووداوەکانی هاتوچۆ لەوێ زیادی کردووە یا خودکەمی کردووە؟ بەڵە ڕۆژی هاتشۆ بەگشتی ڕۆژی هاتشۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە ئاساییە ڕۆژانە ئەفسەران کارمەندان لەسەر شەقامەکان ئەبێنرێن بە مەبەستی ڕێخستنی ڕەوشی هاتشۆ لە سنووری هەڵەبجە کە هەم ناوەندی قەزای هەڵەبجە ئەگرێتەوە بۆ ناحەکانی سیروان و خورماڵ و بیارە بە نیسبەت ئاماری ڕووداوەکانی هاتوچۆیش سەبارەت بە ساڵی پار خۆشببختانە ئاماری ڕووداوەکانی هاتشۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە کەمی کردووە ئەویش بە هەوڵ و ماندووبوونی ئەفسەر و کارمەندانی هاتوچۆکەوە لێبڕاوانە لەسەر شەقامەکان هەوڵی کەمکردنەوەی هەوڵی ڕێخستنی ڕەوشی هاتوچۆ ئەدەن لە سنووری هەڵەبجە و هەوڵی کەمکردنەوەی ئاماری قوربانیانی هاتوچۆ ئەدەن لە سنوورەکە. باشە ئەزانین ئێستا هاتوچۆ زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە و زیاتر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیەوە. ئێوە چۆن ئەو ڕێنماییانە گەێنن هەم بە قوتابیان و هەم بە شۆفێرانیش لەلایەکی دیکەوە واتە بەرەو پێشچوونەکانی هاتوچۆ توانیوتانە بگێنە بەرامبەرەکانتان؟ بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کەوا سەردانی قوتابخانەکانەکەین ئێمە سەردانی زانکۆکانی شەکەین لە ڕێی بەشی ڕاگەاندمانەوە کە ئەفسەرێکی چالاک و کارایە ئەوی سەردانی ئەو شوێنانە ئەکاوە خولیش ئەەکەینەوە بۆ شۆفێران بۆ بەمبەستی هۆشیارکردنەوەیان سەبارەت بە یاسا و ڕێنمایەکانی هاتشۆوە تەنانەت لە کاتی پێدانی مۆڵەتی شۆفێری و دەرهێنانی مۆڵەتی شۆفێری کە ئێستا لە بەڕێوەسنووری بەڕێبەرایەتیمان مۆڵەتی شۆفێری ئۆتۆمبیل و ماتۆرسکیلیش دەرهێنرێت ئەو ڕێنمایانی کەوا پێویستن بە فێرخوازان و بە ئەو کەسانی کەوا لە سەرەتای دەرهێنانی مۆڵەتی شۆفێران ڕێنمایی پێویستیان پێدرێت. بەڵێ بەڕێز ڕێبوار ئایا لە بەردەم ئەو قوتابخانەی کە لەسەر شەقامەکانن یاخود لەسەر شەقامی گشتیان کە بەڕێزیشتان ئاماژتان پێکرد چ هێمایەکی هاتوچۆتان داناوە یاخود چ پابەندیەکی هاتوچۆ ئەبەخشن هەم بە پیادڕە و هەم بە شۆفێرانیش؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە بەشێکمان هەیە بەشی ئەندازەی هاتوچۆی پێوترێت کە بەشێکی چالاک و کارایە سەر ڕاینەبوونی کارمەند و کەرەستە و کەلوپەلی پێویست بۆ ئەم بەشە بەڵام خۆشببختانە توانراوەکەوە تا ڕادێکی باش کەرەستە و کەلوپەلی گونجاو و پێویست بۆ ئەو شوێنانە بەتایبەت بۆ بەردەمی قوتابخانە و شوێنە گشتیەکان و نەخۆشخانەکان ئەو شوێنانی کەوا شوێنی هاتوچۆکردنی چڕن و مەترسی دروستبوونی ڕووداوی هاتشۆی لێکرێت ئەو کەلوپەلانە دابنێن. ئێمە لە نزیکی قوتابخانەکان هێمای گونجاوی تایبەت بە پەڕینەوە یاخود ئەگەر گونجا شوێنەکە گونجاو بوو هێڵی پەڕینەوە یان هەنێ شوێن پردی پەڕینەوە یان بربەستی پلاسیکی تاسەی پلاسیکی بە مەبەستی کەمکردنەوەی خێرایی ئۆتۆمبیل و ماتۆرسکی لەو سنوورا بۆ ئەوەی سەلامەتێکی گونجاو بۆ قوتابیان و خوێندکاران دەسەبەر بکرێت. بەڵێ بەڕێز ڕێبوار عومەر ڕێپێدراوی یەکەی پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاری و ڕێنمایەکانت کە بە ئێمە و بە بینەران و بیسەرانت بەخشی.